مردووی زیندوو یان دزی ئەدەبی. ڕۆمانی مردووی زیندوو یان دزی ئەدەبی نووسینی هێنری تروایە، وەرگێڕانی حەمەکەریم عارف. ڕۆژی دوایی ڕۆژێکی دژوار بوو، دەبوایە بچمە سەردان و دیدنی ئەوانەی دەنگیان بۆ دابووم. سەرێکم لە وێنەگرێک بدابوایە، وەڵامی بڕێک لە نامەکانم بدابوایە و کۆمەڵێک داوەتم قبوڵ یان ڕەت بکردایەتەوە. دەبوایە چەند وتارێکم بنووسایە و نووسین بۆ من یەجگار ئەستەما، جۆرەها وێنەم ڕوبەڕوو لەسەرلا، دەم بە خەندە، جددی، گێژ و کاس، خەمگین لە هەموو گۆڤار و ڕۆژنامەکاندا چاپ و بڵاو بۆتەوە. کە سواری تاکسی دەبووم ڕۆژنامەیەکم بینی کە لە عاردی کەوتبوو. کەسێک بە پێوە بەسەر یاڕۆیی بوو. جێگای پاژنەی پێڵاوەکەی بەسەر وێنەکەمەوە دیار بوو. وێنەکەمی پیس کرد بوو. دەرگاوانەکە وێنەکەمی بڕیم و لە چوارچەوەیەکی سەردەفی گرتووە و لەگەڵ بیرەوەری خانەوادەی خۆیدا دایناوە. وەختێ با کۆڵانەکەی خۆماندا ڕەت دەبم، منداڵان با قامکان ئاماژەم بۆ دەکەن. فرۆشیار و دوکاندارەکان بەڕێزەوە سڵاوم لێ دەکەن. لە دوکانی جگەرە فرۆشیەکەدا ژنەی سەردەغیلەکە بە کوڕەکەی وت: چاو لە جەنابی سوربیە بکە، لەوەوە فێر بە، ئەو کاری کرد ئیمتیحانی دا و ئێستا وێنەکەی بڵاو دەکەنەوە. هەزاران چاو ئاشنای وێنەکەم بوون، لە میترۆدا، لە پازدا، لە دەکە و دوکانچەکاندا تەماشای وێنەکەم دەکەن. ڕیزێک پاسکیل سوار وێنەکەم بەسەر کارتۆنی چکۆلەی کڵاوە بۆ سەرانسەری شار دەبن. کامیۆنانی کەسێک ڕیزبوون و وێنەکەم تا قوڵای شار دەبن. وێنەکەم بە سەرانسەری وڵاتی فەڕەنسادا بڵاو بۆتەوە. ڕۆژنامە بیانەکان لە ئێستاوە باسی من دەکەن. ڕەنگە لە سۆنگەی ئەم ناو ناوبانگ و خۆشەویستی فراوانەوە تووشی وڕارە و بزڕکان ببم. بەڵام ناتوانم هەست بە بەختەوەری بکەم. بێگومان لە بۆ قەدرزانی بەخت و یەخباڵی زیاد لە پێویست لە ژێر گوشاردام. ئیدی دوای چەند ڕۆژێکی دیکە دەزانم کە چیان بەسەرهێناوم. باشە ئەگەر بەڕاستی شایستەی ئەوم هەبوایە شادی و چالاکیم زیاتر دەبوو. سوزان زۆر زوو هاوسەنگی خۆی بەدەستهێنایەوە. هەندێ جلکی بۆ خۆی کڕی، فەرمانیدا کە تەلەفۆنمان بۆ ڕاکێشن. هەموو ڕۆژێک لەگەڵ کۆمەڵێکی زۆر لە دۆستانی خۆیدا کە هەمویان خەڵکی دەوڵەمەند و خانەدان و من نایەن ناسم چای دەخواتەوە. باسی گۆڕینی خانوەکەمان دەکات و گاڵتا بەڕاڕایی و دوودڵی من دەکات. نازانم چۆن دەتوانێ هەموو لایەنە سیر و نەنگەکانی ئێمە فرامۆش بکات. خدا دەزانێت کە من زینێکی ئاگا و هۆشیارم هەیە و ئەم دزیە ئەدەبیەی خۆمان شتێکە و لەگەڵی ڕاهاتوم. خدا دەزانێت کە من ئەم کتێبەم قبول کرد، بە جۆرێ مامەڵەم لە تەکیا کرد وەک ئەوەی بەڕاستی بەهادارترین بەشی بوونم بێ. من ئەوسا لە هەنبەر فریودانی دە 15,000 خوێنەردا کۆڵم نەدا. ئێستا مەسەلەکە لە سنووری دە 15,000 خوێنەردا نەماوە، بەلای کەمەوە لە 100,000 خوێنەریش تێپەڕیوە. واتە ئیدی تەنیا گروپێکی سنوورداری ڕۆشنبیرانم زیرەکانە فریو نەداوە، بەڵکو ژمارێکی یەجگار زۆری خوێنەرانی نەناس و لە ڕاستیدا هەموو خەڵکیم فریو داوە. من لە بەردەم هەموو خەڵکیدا پێگە و هەڵوێستێکی سست و ناپایدارم هەیە. زەویەکەی ژێرپێم کۆمەڵێک داڵانی داڕزیوە. ژێرپێیەکانم هیچ نییە. کۆمەڵێک درۆ و ساختەکاری لەرزۆک و خزا. ژێرپێیەکانم جگە لە تالوکە هیچی تر نییە و چاوەڕوانی ئەوم لێ دەکرێت کە بەو هاوکێشە کوشندەیە ڕازی و خۆشحاڵ ببم. هەمومان دڵێکی بچووک و ناسکمان هەیە و سەرێکی بچووک، باریک و کەم و زۆر سیستەماتیک. بنیادێکی ناسک و مینیاتوری هەیە کە شادی و خەم لە سنووری خۆیدا قبول و هەرز دەکات. شادی و خەمێن جێگیر، شادی و خەمێن ئاسایی. بەڵام ئەگەر سکە و دراوێکی قەڵب و جوان بخەمە ئەم دەستگایەوە سکەکە گیر دەبێ، ناتوانێت بڕواتە خوارە و هەموو دەستگاکە سەقەت دەبێ. جاسکەیەکی جوان شادمانیەکی دڵنەواز، بەڵام دزراویان خستۆتە ئەم دەستگایی منەوە و گەرەکیانە من ئەم سکەیە قوت بدەم، بەڵام هەموو بوونم ئەو سکەیە هەڵدێنێسەوە. ئەم سکەیە لە ڕادە بەدەر گەورەیە، لە ڕادە بەدەر برێقەدارە، لە ڕادە بەدەر پرسەر و سەودایە، لە ڕادە بەدەر قورسە. من بۆ ئەم جۆرە سکەیە دروست نەکراوم.
من ئەم دێڕانە بۆیە دەنووسم تا ترسە سەیر و شەرمەزاریە پەنهانەکەی خۆم ڕوون بکەمەوە. ئەمڕۆ لە کاتێکدا بە بێزاری و وەڕزیەوە ڕۆژنامەیەکم لەو ڕۆژنامانەی کە باسی دەکردم توور دەدا و کۆمەڵێک نامم دەدڕی کاپڕ بوون لە ستایشی من. نامەیەکی دڵگیری کچەکەی ئوتێلی تونون کە لە ڕێگای پریورەوە بۆی ناردبووم غافڵگیری کردم. ئەم کچە لە نامەکەیدا وتوویەتی کە کتێبەکەی منی بەنهێنی خوێندوتەوە، هەز بە شانازی دەکات کە لەو ڕێگایەوە منی ناسی و تاکۆتایی تەمەن ئەو گفتوگۆیە لەبیر ناکات کە لە هۆڵی پێشوازی ئوتێلەکەدا لە نێوانماندا ڕوویدا. من بەترسەوە بیر لەم گزارشت و دەربڕینە دەکەمەوە کە زادەی هەستی دۆستانەی قۆناغی گەنجیە. بە تایبەتی ئەم دەربڕینەی چاڕادەی گریان خەمگینی کردم. تاکۆتایی تەمەن ئەمە ئەوە دەگەێنێ کە یەکێک بە وێنا و تەسەورەوە دەربارەی من کە لەگەڵ حەقیقەتی مندا تێک ناگاتەوە و ئاسمان و ڕێسمانە دەژی و پیر دەبێ و دەمرێت. ئیدی ئەم کچۆڵەیە ساڵانێکی دوور و درێژ شانازی با چیرۆکێکی خەیاڵیەوە چیرۆکێکی درۆزینەوە دەکات کە گوایە من پێشکەشم کردووە. خۆزگە هەر ئەم کچۆڵەیە بواە هەر ئەو نییە. هزارانی وەکو ئەوم لا پێناوی لەزەتی شۆرەت و ناوبانگی ساختەی خۆمدا فریوداوە. خۆ ئەگەر هەر لە هەوڵەوە فێڵ و تەڵەکەی ئەم دزیە ئەدەبیەی من لە ئارادا نەبوایە شتەکە زۆر ئاسایی دەڕۆی. بەرپرسیارەتی من گوێ بەگوێی شۆرەت و ناوبانگەکەم زۆرتر و گەورەتر دەبێت، وەکو پەڵەیەکی چەوری دەتەنێتەوە. حەز دەکەم هەر هەموو ئەم هەراو هەنگامەیە نەهێڵم. حەز دەکەم فرۆشی کتێبەکە ڕابگرم، ڕۆژنامەکان باسم نەکەن و ناوم نێنن، ناوم لەبیر بچێتەوە و پۆستە چیجگەلا کۆمەڵە وەسڵ و ئاگاداری بانگەشەیکەم هیچی ترم بۆ نێنێ. بەڵام ئایا من دەتوانم تەحەمولی ئەم بێدەنگە بکەم؟ لەو کاتەوە کە تامی ئەم شانازی و شۆرەتە ساختەیەم چەشتووە لە ناخی ناخەوە بە هەموو بوونمەوە لێی وەڕز و بێزارم، بەڵام لە هەمان کاتیشدا ناتوانم دەستبەرداری بم. ئەو ڕۆشنایی کەوتۆتە سرم عەزابم دەدات و نیگەرانم دەکات. ئەم ڕۆشناییە دەگاتە هەموو شوێنێ، جیلوەیەکی درۆینا هەموو ژیانم ئاشکرا دەکات. بە دڵنیاییەوە ئیدی ناتوانم لەم ڕۆشناییەدا دەوری خۆم بگێڕم. درۆ و ساختەکاری پێویستی بە تاریکی با پلیکانانی نهێنی و بە بێدەنگیە. بەڵام من دەبێت لە ناوەندی شانۆدا لەبەر ڕۆشنایی بلاجکتۆری زۆر ڕووناکی سەرکەوتندا لە ناوجەرگەی هەراو هەنگامەی سەرکەوتوانەی ئۆرکستەرانی گەورەی هاوسار پچڕیودا درۆ بکەم. نەدڵم و نەجەستەم بەرگی ئاپۆڕەی خەڵکی ناگرن. شەرم دەکەم لە خۆم، لە ڕوخسارم، لە دەستەکانم، لە جلا خوازراوەکانم، لە ڕۆحی خوازراوم شەرم دەکەم. شەرم دەکەم لەوەی لەسەر ئەم دزیە گەورەیە هانم دەدەن کەچی ئەوەی بەڕاستی پەیوەندی بە خۆمەوە هەیە نادیدە دەگرن. چیتر ناتوانم ڕواڵەت بازی بکەم. دەمەوێت ئەم دەمامکە بدڕم و هاوار بەسەر هەموواندا بکەم کە ئەم گەمەیە ڕابگرن. ئیدی بەسە. هاوکارانم لە ڕاتاپلان میهرەبانیەکی پڕستایش و ڕیایان سەبارەت بە من دەنوان کە ئەمە ئازاری دەدام. تەنیا پالوشۆ وەکو جاران گرژی و مۆن و بێئەدەب دێتە بەرچاو. دەڵێ بەهۆی سەرکەوتنەکەمەوە ڕقی لێ هەڵگرتوم. ئەم بەیانیا چونکە 1 سەعات دوا کەوتە بووم ئامادە نەبوو پێشوازیم بکات، بەڵام من مەمنونی ئەم بەدخوایەی ئەوم بەلای کەمەوە بۆ ئەو لای ئەو هەر سووربیەکەی جارانم، یعنی بەلای کەمەوە بۆ ئەو درێژەی بوونی خۆمم. نیوە شەو ئەگەر چاوم بتروکێنم هەرا و هەنگامە لە نێو ئاپۆڕە و حەشیمەتەکەی دەوروبەرم پەیدا دەبێ. ئەوانە زۆر لە منەوە نزیکن، ناوی من زۆر باش دەزانن، زۆر باش سوود لە هەوێن و جەوهەری بوونم وەردەگرن. لە میترۆیانی قەرەباڵغ و پڕلاکڵاو و لامپای سپی، لە ماڵانی بەقاڵدرمەی گەچی، لە ئاشخانانی زۆر بچووک و ڕیستۆرانانی پڕ لە سەرانی قژ، زاران، دەستان و چنگاڵان، لاپاس و لە شەقامان دەسوڕێمە و بە شێوەیەکی سیستەماتیک خۆم نیشان دەدەم. درۆ سەختە کاریەکەم لە هەر هەموو ئەو ئاپارتمانانەدا کە تێی دەچێ، لە هەموو ئەو مێشکانەی کە وەکو قارچک پێوەی دەچەسبێ، لە هەموو تەنیاییەکانی ژێرچرادا، لە هەموو جزدانانی پارە، لە هەر هەموو ئەو سەرو و سەودایانەی کە لەسەر یەک کەڵەکە بووبوون، لە هەر هەموو ئەوانە گەورەتر دەبێت. هەر ڕۆژێک کە تێدەپەڕێ، هەر نوسخەیەکی کتێبەکە کە دەفرۆشێ، هەر خوێنەرێک کە زیاد دەبێ، گوناحی دزیەکەی من قورستر دەکا. لە گۆساخی خۆم دەترسم، لە خۆم دەترسم. خۆزگە تەشبریق و هەورە تریشقەیەک دەهات و منی لا ژینگە و ڕەهەندە بەشکۆکانی ئەم ژینگەیە دەرباز بکردایە
ورد و خاشی بکردمایە بریا دەمتوانی لەمە بدواوە تەنیا جستەیەکی زۆر ورد و ڕەنگین بام مرۆڤێ بم کە گوێی نەدەنێ باسی نەکەن و بێ هیچ داخ و کەسەرێک وا وێنا بکەن کە تەواو بووە لە دەرس دەرچووە هەموو ئاوات و ئارەزوویەکم ئەمەیە ئەگەر هەموو خەڵکی وەکو پاڵ و شۆڕەفتاریان لەگەڵدا کردبام خەمم نەدەبوو بەختەوەر دەبوو